لە چلەی گەرمای هاوینداین لە ئێستاوە هاوڵاتیان خەمی سەرمای زستانیانە بەرمیلێک نەوتی سپی بە 260,000 دینارە و ئەو کەسانەی دەرامەتیان سنووردارە نازانن چۆن بەو نرخە بەرزە سوتەمەنی بۆ وەرزی زستان و گەرمکردنەوەی ماڵەکانیان دابین بکەن هەر بەهارێکە بارە دەباری خەمی دیسانیان بۆ بناکرێ کاکە بەچی بکرم بە ئەوەی کرێ ئەمە هەموو وارێتەکەی بدە فەرم دەمڕۆدەی سێ کەس نەوت ساوام کردووە لە دەوری 260,000 بەم هاوینێ و بەم گەرمایە بە 260,000 بێ بێزستانە بەشانە بێ وڵی زۆ گرانە تەنسەر هاوڵاتی ئێستا لە ئێستا زۆ گرانە یان مێستەکانە من گوتومە ئەی کڕم بەڵام دەداکەەوە هە بۆشم ناکرد گرانە لەبەر هەر باگرانی بۆ سەر ئێمەی هاوڵاتی حاجی ئەحمەد زیاتر لە 20 ساڵە بازرگانی سوتەمەنیە دەڵێت هەرگیز بە بیرم نایەت کە نرخی نەوت هێندە بەرز بوو بێتەوە ئەو نەوتەی ئێستا لە بازاردا هەیە لە ناوەڕاست و خواروی عێراقەوە هاوردەی دەکەن هەتا ئەم دەقەیەژ من ئەوەتی تەمەنم هەیە نەمبینیوەنەوت بەو شێوەیە بەرز بێتەوە نەوتی سپی ماڵان زۆر هەرزانتر بوو ینی چۆتە 150 تا 160 نەڕۆیوە چەند ساڵی ڕابردوو ئیتر نەچۆتە 200,000ش هەتاوەکو ئێستا بەس ئێستا ئەم ساڵ یعنی خۆشمان تاعجوبین لی زۆر گرانە بەهۆی ئەوشەوەیە نەود نییە لە ئێرانەوە نایە مەسەلەن لە جنوبەوە نایە جا نەوتی ناوخۆش نەوتی سپی کەمە نییە هەر بازیانەیە بازیانیش نایە نازان بۆ ناوخۆ نییە نازانم لە بەدۆداچوونی ئەم پرسەدا لەگەڵ لێپرسراوێکی بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی سلێمانی قسەمان کرد ئەوە چەندە لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە ڕێگەی پێنەدراوە بە شێوەیەکی فەرمی قسە بکات بەڵام پێی ڕاگەیاندین کە تا ئێستا کاتی دابەشکردنی نەوتی ماڵان دیاری نەکراوە و هیچ پلانێکی ڕوون نییە بۆ دابەشکردنی بەشە نەوتی هاوڵاتیان و لە مانگی 11ەوە شێواز و میکانیزمی دابەشکردنی نەوت دیاری دەکرێت ئەوەش کاریگەری لەسەر دابەزینی نرخی نەوت دەبێت لە بازاردا ئاماژی بەوەش کرد ئەگەر هەر خێزانێک بەرمیلێک نەوتی سپی بەربکەوێت ئەوە پارێزگای سلێمانی پێویستی بە 110 ملیۆن لیتر نەوت دەبێت بۆ دابەشکردنی بەسەر هاوڵاتیاندا ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی